خبرە پێکەنینم لێ کوڕەنەکەی زاڵم وەی باوکەڕۆ وەش کارە باش برا دەبیستڕەوە هەڵەیاوە ئەی وراوی قەچەکە تایبەتی بۆ مێنای بە قوربانی دبە وەرە بکەی جوانە وەلە 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 دەی وەلە 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 وەی باوکەڕۆ ئەوە چی بوو؟ ئەوە دەرێن ڕاو پشیلەیە چ نییە بێسفەتە ئەی بۆ سەر و پێ بۆ نەکڕیوە پشیلەیە خارە چ نییە بێسفەتە ئەڵێم ئەم شتە ناخۆشانی کردیت بەزنێ لە فیلمە خۆ لە ڕاستی ئەگەر وا بووە لۆلمە کردین لۆل هەر بە قسە مینە دەزانی ڕوات هەبی لە فیلمیشدا هەر ناخۆش گەنجی ئەوها ئەمن بم درم تێکەر دەبی وەش بە کولە بانیشی بە